قدام بيزم برضه من البيشش كني برنامج كوديج على 2000 اف ام لسيدني استراليا حد هنا مندن دنگ خوش نجمی غلامی و شاهین طالبانی البيش چند ساعتان گیش سیدنی بو پیشکش کردنی کنسیره که کاکا نجمی و شاهین خان مزور زور خوشحالن که جاکیتن من گوتو بیج قال وی بکن پیشکی بخیر بین بو استرالیا هر بجي كان مستوى الزمني سپاسي ورد كم كدني من قياندن برينداراني دني من وهر رزم هاي ابو همو كرداني استراليا بتابت كرداني دانشتوي سيدني زور سپاسم كاكا نجمي بخير بحروام شاهين خان بخير بو استراليا خوشحالیه وکات مصطفی زور خوشحال نشم از این شکم که رگتوره اگر حسن هلاکیشی تیابوه شنتیم بولای عزیزانم لدرگه دور ایان بینم حسب هلاکی ناکم بله راستش باشه من کاکا نجمی من جنابتان دستیاکمنا وکوی مازانن جنابتان و شاهین خان نجلاین کومرای رخراوی کومرای زحمت کشانی کردستان کومرا لسیدنی هرنا دعوت کردن بو پیشش کردنی کنسر که آیا برنامه و بو ام کنسر چیه و چی حزکی بو کردکانی شاری سیدنی بڵێ لەڕاستیدا ئێمە بۆ خۆشەویستی ئەو کوردانەی کە لێرە هەرزین و بۆ احترامی ئەو ڕۆژە لەو ڕێگە دوورەوە هاتوین و لەڕاستیدا شانازیە بۆ ئێمە کە بتوانین لە نزیکەوە لەگەڵ کوردەکانی دانیشتووی سیدنی ئوسترالیا شەوێکی باش بەرینە سەر کۆمەڵی سوود و گۆرانی تازەمان ئامادە کردەوە هەروەها گۆرانی هەڵقەتکێشمان ئامادە کردەوە بۆ ئەوەی ئەو خەڵکە لێرە دوورن لە هەموو شتە بێبەشن ئەمانەوەی شەوێکی خۆش بەیەکەوە بەرینە سەر کاکا مستەفا سپاسم کاکا نەجمین شاهین خان وەکوی مازانن ئەمە جاری یەکەم جنابتان تەی ئەم وڵاتی دوور ئێمە زۆر خۆشحالن هەروە کوردەکانی سیدنی زۆر خۆشحالن کە جنابتان ببینن چی حەزێکی بۆ کوردەکان بڵێ و تەی چی ئامادەکریە بۆ کۆنسێر سڵاو ڕێزم لە کوڵای دڵمەوە بۆ هەمووی ئەو عزیزانە گیان لە دەنگە ئێمە لە ڕادیۆی عزیز و خۆشەویستی ئێوە کاک مستەفا گیان سپاسان ئەەکەم کە ئەم کاتان داوە بە من بتوانم هەر لێرە و پەیامی خۆم بۆ ئەو عزیزانە کە هەن لە قاڕەیەکی فرە دوور لە ئێمە بینێرم و چاویان ماچ ئەەکەم خۆشحاڵم بە شانازیەوە کە یەکەم جار هەم لە خزمەتیانە بەڵێ من سپاسم شاهین خان ئێوەش لایەن کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان هاتنە داواتکردن و ڕۆژی شەممە جنابتان گەل هونەرمەندی دەنگخۆش کاکە نەجمی کۆنسێرێکی پێشکەش ئەکەن ئایا ئەو کۆنسێردا چی هەیە چی حەزەکی دن بڵێ هەرەوەی کە کاک نەجمیش فەرمووی بە خۆشحاڵیەوە هاتین لە خزمەتیانە بین و ڕۆژێکی بۆ ئێمەش تایبەتە تایبەتەکەی ئەوەیە کە کوردەکانی عزیز تێن لە نزیک خۆیان بینم لەم وڵاتە کە بزانم تا چە ئەندازێ ئەوانیش لەگەڵ هونەرمەند و لەگەڵ هونەرە تێکەڵن و ئەو چازانم کە بەهەڵ خۆشەویستیان هەیە و من سپاسیان ئەەکەم بەرنامەمان ئەوەیە کە لە خزمەتیان بم گۆرانیەکانم پێشکەشیان ئەەکەم بە هەر حاڵ کاری تازەیەکم ئەگەر بگەین گروپی موسیقا بگەیت و پرۆڤێکی بکەین ئینشەڵا بکێلێک گۆرانی تازەکانیشم پێشکەشیان ئەەکەم بە خۆشحاڵیەوە سپاسم شاهین خانم کاکە نەجمی چی بەرنامەی تەل ئایدەدا هەیە چ ڤیدیۆ کلیپ ئانام بڵێن هەن کاسێت یان سیدی هەن گۆرانی تەزە هەیە لە ڕێکە والله من بەردەوام خەریکی کاری هۆنەریم کاکە مستەفا من تقریبا پار بوو سێدێکم بەناو هاژەی خۆزگە ئامادە کرێسەیش لە پرۆگرامە تەلەڤیزیۆنەکانە چەند سرودێکی تازم پێشکەش کردووە لەو بەرنامەیشا بەتەمام سرودێکی تازە خوێنم و هەروەها کلیپیش هەروەها کلیپێکی هەفڵکیم کردو و کلیپی تریشم بەتەمایە گۆرانیکم ئامادە کردو بۆ مەزعی کە ڕۆژهەڵات خۆ دەزانی هەموو ڕۆژانی چوارشەمە بەداخەوە گەنجەکانی ئێمە بنە پای سێدارە بۆ ئەو بابەتە شعریان بۆم ئامادە کرد بۆ خۆم ئاوازم لەسەری داناوە بەتەمام لەگەڵ وەزعەکەیشا یکەمە کلیپ هیوادارم توانی بێتم بەشە لەو زڵمە زۆرەی کە ئەو ڕۆژی مەداگیرکەرە بەرامبەر بە خەڵکی ئێمە ئەیکات بە خەڵکی دنیا پیشان بدە کاکە نەجمی لە ئەم پێشکەوتنێن ئەمڕۆ لە جیهان جنابتان هونەر و موسیقەی کوردی لە چ قۆنەغدا بینی لە ڕاستیدا کاکە مستەفاگیان ئەوە جێگەی زۆر پرسیارەوە من هەمیشە لە وتوێژەکانی خۆمە ئاماژەم پێ کردو ئەو کەسانێک کە ئارانجە موزیکەکەن زۆر بەداخەوە بیری کیلۆکاریان هەیە وەکو شتێکی جەهانبینی موزیکی کوردی نابینن زۆر بەداخەوە تەنانەت لەوانەیە زۆر بۆ موزیکی عالەمیش نەگرن
ئەتوانم بڵێم هەنگاوی زۆر کەم هەڵگیراوە بۆ بە دنیا ناساندنی موزیکی کوردی لە ڕاستیدا ئەوە ئەرکی حکوومەت ئێستا و پارچە لە کوردستان ئازاد کراوە ئەگوای شتی زۆر بە پێز بکرای بەڕاستی بۆ ئەوەی موزیکی کوردی بچێتە ڕیزی موزیکی عالەمیەوە بۆ نمونەی هەموو کوێنەی دنیا فلامینکۆ ناسراوە یان موزیکی یۆنانی ناسراوە بەڵام بەداخەوە موزیکی ئەمە ئیستا بۆ ملەتانی دنیا ناسراویش هۆی ئەوەیە کە ئەو کەسانێک لەو بوارە ئیشەکەن و بواری ئارانجەی موزیکەکەن لە ڕاستیدا جەهان بینیان زەعیفە هەوڵیان زۆر کەم داوە بۆ ئەوەی کە موزیکی کوردی بە دنیای دەرەوە بناسن. کاکە نەژمی دووبارە ئێمە ئەڵێن بەخێر بێ و ئێمە زۆر خۆشحاڵ بوومە ئەم گۆتوبێژ گەرجنابتان کرد ئێمە زانن توهین تەزە هاتیوە تۆزێکی ماندیە هیوادارن کۆنسێری ژنابتان ڕۆژی شەممە بەسەرکەوتو بە لە دوایی ئەگەر حەزێکی شتێکی تر بڵێ فەرموو کاکە نەژمی. هەربژی من سوپاسی هێواکەم جارێکی تر و هیوای بەردەوامیتان بەخوازم سوپاسی دڵسۆزیتانەکەم بۆ ئەو ڕادیۆ کوردی کە ئەتوانن دەم وڵاتە دوورا لەم قاڕە دوورا خزمەتێکی کولتور و زمانی کوردی بکەن. کاکە مستەفا گیان هیوای سەرکەوتنتان بەخوازم جارێکی تر ڕێزم هەیە بۆ هەموو کوردەکان و هیوادارم بە گەرموگوڕی بەشداریکەن لە شەوەکەمانە بۆ ئەوەی ئەمە هەم لە ڕێگەی دووراوەتین و ماندوویەکمان تەحمل کردووە و هیوادارمە خەڵکە پێشوازی لێ بکەن بۆی پشتگیری بێت. دیارە ئەو ئینسانە دڵسۆزانە لێرە لەسەر ئەرکی خۆیانەوە بەرنامەیانە کردووە هیوادارم خەڵک ساپۆرتی بکەن و زۆر سپاسیانە. سپاسم کاکە نەژمی. شاینخان من پرسیارێکی تر جنابتانەکەم ناوەکو عینی مژ کاک نەژمی پرسی کۆ هونەری کورد جنابتان لە چ قۆناغدەربین ئەم پێشکەوتن ئەمڕۆ لە جیهان لایەکی تر ڕۆژ بڕۆژ هونەرمەندانی کورد زیاتر ئەبن بەڵام عینی کاتەژی بزووترین کات بزر ئەبن یان کاتی ئێمە بەحسی هونەرمەندانی کۆم بکەن هونەرمەندانی وەکو ماملێ حەسەن زیرەک جەزراوی و بەسەدان ئەن هونەرمەندانی کۆن لە پێش 5-6 سال تا ئێستا هونەر و موسیقی وان زندوو ماوە لە ناو دلی گەلی کوردە. ئایا سەبەبی ئەو تش چییە؟ کاک مستەفا گیان هەموومان ئەزانین ئێستا بە خۆشحاڵی و هونەرمەندی زۆرمان هەیە بەتوانە لە ناو کوردستان بەتایبەت بەشێکی ئازادە الحەمدولله ئێمە خۆشحاڵین کە ئەو بەشە دەنگی ئێمە گەێنێ بە هەمووی کوردەکان بەڵام بە تەواو ئەوە کاری کوردی ڕەسەنی کوردیان وانە کردووە کە جیهانی بین جارێ ئەوەی تە من نازانم گەنجەکان کە تێنە پێشەوە بە هەستێکی کوردایەتی یا هەستێکی قوڵی هونەری کە کاری ڕەسەن بکەن نایەن و ڕاگەاندنەکان وەکو تەلەڤیزیۆنەکان خەتاکارن لەم بەشە کە هەر کەسێکی هەر گۆرانیەکی کە هەر یەک بار گوێچمان لێ بۆ ئیتر حەزی ناکەن جارێکی تری گوێ لێ بن بڵاوی ئەکەنەوە و من ئەوە زانم کە مقدارێکی خەتایوان مقدارێکی خەتای بازم ئەو بەشە ئازادەسەر کە لێژنەیەک نییە بەڕاستی ئەم شتانە ببینێ ئەو کاتە دیار بە تەلەڤیزیۆنەکان بڵاوی بکەن لە خزمەتی خەڵکی کووردا بێ ئێمە ئەو جارە کە زانین کورد تا ئێستا زۆر ئازار و بێچارەگەی فڕی دیوە الان کاتی ئەوەیە کە هەر کوردی هەر کەسێک هەستەکە هونەرێکی هەست بێتە پێشەوە ئەبێ بەڕاستی وا کاری ئەدا بکە وا کاری نیشان بدا کە بتوانین بیگەنین بە دنیا و بیگەین بە جەهان ئێمەش خۆیان بناسێنین لەو ڕێگایە بەڵام بەداخەوە ناکردێ نازانم ئیتر بڵێم لەوە زیاتر خەتای چییە هونە هەرچەند کە خودی هونەرمەندەکەیش بەشێکە لەوەی کە ئەگەر هەستێکی قوڵی بە کوردایەتی خۆی بێ و خۆشەویستی بەرامبەر کوردستانی ببێ و بەرامبەر ئەو مەسائلە بۆی ڕووداوە حتمما ئەگەڕێ بە شۆنەوەی کە کارێکی زۆر زۆر عەزیم و جوان بکاوەکو کۆنەکان کە تا ئێستاش ماوەتەوە و هەمیشەی تازەگی هەست بۆ خەڵک هیوادارم ئەگەر گیان لە ئێمە من بارها لە هەموو جێگێکە باسیم کرد ئەڵێم بتوانین ئێوە کارێ بکەن کە کوردیش هەرچی زووتر زیاتر لەمە بە تەواو دنیا بناسن. شاینخان دووبارە ئێمەڵێن بەخێر بە و ئێمە هیواکەن کە لە کۆنسەری خۆتان ڕۆژی شەممە بەسەرکەوتن بن هیوادارن کە کۆمەلگای کورد بێژماکی گەورە بەشداری کۆنسەری وەک بە ئێمە زۆر خۆشحالم مە دەنگی ژنابتان بەویست ئەگەر ئاخر حەزێکی شتێکی تر بۆ کوردەکانی لێرە بڵێ فەرموو. زۆر سپاسانەکەم کاک مستەفا گیان من فرە خۆشحاڵ بووم لەم ڕێگە و گوێم لە دەنگی جەنابتان بوو کاتێکتاندا من هەم سڵاوەکەی خۆم بگەنم بە گلایک و خۆشەویستی نیشان بەم بەرانبەریان و تەنها تەمەناو خواهشێکم هەیە لە
کوردی خۆشەویست لەم هەر کوێنەی وڵاتەکان بەتایبەت لەم دوورە وڵاتە پێکەوە بن بە سەداقەت و بە یەکدڵی و بە یەک زمانی و بە خۆشەویستی پێکەوە بن بە ئێمە کوردیش بین بە خاوەن ئەوەی کە هیوامانایە. شاهین خان زۆر سپاس و هەر دژی و هەر هەبی زۆر سپاسی جنابتان. کاری گلایتان ماچەکەم و خواتان لەگەڵ هەمیشە دوارم بەردەوام بن و گوێگەری عزیزتان هەمیشە ئیسفادە بکەن لە کاری جوانی ئێوەی. ببینە کە هەردوو نوێندەی دەنگخۆش نەجمی غۆلامی و شاهین تاڵەبانی بوون کە ڕۆژە شەمێ و کۆنسێراوان لە سیدنی دەستێ بکەن هاژی ئێوە و پارچەک ستانە هونەرمەندە دەنگخۆش شاهین تاڵەبانی و هەروانە بەشێکیش دەنگێ نەجمی غۆلامیش بۆ پێشکەش بکەن. تروك أبدا شو